لە تەوەری دووەماندا کە تەوەرێکی تەندروستێ باس لە هۆکارەکانی تێکچوونی سووڕی مانگانە ئەکەین لە ژناندا و باس لە کاریگەریەکان و لە کۆتاییشدا باس لە چارەسەرەکانی ئەەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆرە جوانی تاسەڵاح پسپۆڕی نەخۆشیەکانی مناڵان و نەزۆکی و هەروەها چاودێری دووگیانی دکتۆرە سڵاو لێبێت و بەخێر بێت. سڵاو لە ئێوە دکتۆرە باسەتا لەوە دەست پێ بکەین بزانین کورتەیەک لەسەر سووڕی مانگانە. سووڕی مانگانە لە کچانە دەست پێکات لە تەمەنی 12 ساڵیەوە پێشتریش بێ ئەبێت بس یعنی ئەمە شێوە باسی ئێستا ڕاستیەکەیەکین شێوە ئاسایەکەیەکین لە تەمەنی 12 ساڵیەوە دەست پێکە هەتاکو تەمەنی نائومێدی کە 50 بۆ 51 ساڵیە. ئەمە شێوە ئاسایەکەی شێوە ئاسایەکەی چییە؟ بەڵێ ئەو شتانەی کە ئاساین لە کاتی سووڕی مانگانەیە ڕووبا ئەوەیە کە بۆ نمونە 21 لە بینی لە نێوان 21 بۆ 35 ڕۆژجارێک خانوێک بکەێتە سووڕی مانگانەوە و حەو بۆ هەژ ڕۆژ ئەخایەنێت ئەمانە ئاساییە؟ عەفو ئەمانە ئاسایەکانە 5 بۆ حەوت بۆ هەژ ڕۆژ بەڵێ ئەمە ماگزیمەم یعنی زۆرترینی هەژ ڕۆژە بیخایەنێت کاتەکەی و هەموو بڵێن دووبارە بێتەوە ئەگەر خانمێک لە ژیانە 25 ڕۆژجارێک بۆی هاتبێ هەموو 25 ڕۆژجارێک بۆی بێ هەر ئاساییە واتە ئەمە تەبیعەتی ئەو کەسەی وەرگرتووە ئەگەر هەموو 35 ڕۆژجارێکیش بۆی بێ هەر ئاساییە ئەمە ئەو شتانن کە ئاسایی ئازارێکی ئازاری نەبێ ئەو کەسە یاخود ئازارێکی زۆر کەمی هەبێ لە کاتی سووڕی مانگانەیە ئەمانە ئاسایی ئەو شتانەی کە ئاساین لە کاتی سووڕی مانگانەیە ڕوو بدات لە خانمێکا چییە بۆ نمونە ئەگەر خانمێک 21 ڕۆژ جارەکە تەواو نەکات بکەوێتەوە سووڕی مانگانە واتە لە مانگێکا لە 2 سووڕی مانگانە زیاتری بۆ بێ ئەگەر بۆی نێت واتە لە 3 مانگ تێپەڕ کات سووڕی مانگانی بۆ نەیە ئەگەر سووڕی مانگانی بۆ بێ خوێنەکەی زۆر کەمە یا خوێنێکی ڕەش یا قاوەیی هەیە ئەگەر بۆی هات بۆ نمونە لە 15 ڕۆژ تێپەڕی کرد هەر بە بەردەوامی خوێنی هەبوو یاخود لە بینی سووڕی مانگانەکانە پاک و پیسی پێ ئەڵن ڕۆژێ پاکە 2 ڕۆژ یعنی خوێنی هەیە یان ئەمە ئەم شتانە نائاساین یان بوونی ئازارێکی زۆر لە ڕادە بەدەر یان بۆ نمونە نیشانەکانی وەکو ڕشانەوە دڵتێک هەڵاتن لە کاتی سووڕی مانگانەیە ئەمانە نائاساین. دکتۆرە ئەمانە نیشانەکانن بۆەوەی کە حاڵەتێکی نائاساییە باشە بەڵام چی ئەبێتە هۆکاری ئەوەی کە ئەم خانمە تووشی ئەم حاڵەتانە بێت؟ بەڵێ پرسیارەکە زۆر جوانە هۆکارەکانی تێکچوونی سووڕی مانگانە ئێمە توانین لە بیکەین بە دووسێ بەشەوە بەشێکیان پەیوەندی لە بەروی ئێمە شتێکمان هەیە پێوترێت ئەکس ئەکسس واتە ئەو ڕێڕەوەی ئەو تەوەرەی کە هۆرمۆناتی پێدەر ئەدرێ لە بەروی هەمومان ئەزانین سووڕی مانگانە لە هێلکەدانەوە دەست پێکە هێلکەدانیش لە ژێر کاریگەری هەردوو هۆرمۆنی FSH و LH هەیە ئەم دوو هۆرمۆنە لەگەڵ دوو هۆرمۆنی تر کە پێیانوترێ ئیسترۆژین و پرۆجسترۆن ئەمانە لە ژێر مێشکەڕژێنەوەیان کە پێوترێ هایپۆسەلەمەس بە ئینگلیزی ژێر مێشکەڕژێن ئەیا بە ژێر نوخامە ڕژێن کە ئەوە پەیتوتێریە لە پەیتوتێریەوە ئێمە مجموعەیە هۆرمۆناتمان هەیە دەرئەدرێ کە ئەو هۆرمۆنانە هۆرمۆناتی خواڕۆمان بۆ ڕێگەخە ئەوانەی هێلکەدان واتە ئەمە ڕەبتە یعنی ئەمە ڕێڕەوێکە کە لەسەرەوە دانراوە هەتا خواری خوارەوە هەر خەلەلێک لە هەر شوێنێکە لەم ڕێڕەوەیە ڕوو بدە ئەم خەلەلە ئەبێتە هۆی تێکچوونی سووڕی مانگانە واتە بۆ نمونە گەر کەسێکت هەبێ هۆرمۆناتی تێکچوو بێ ئەمە یەکێکە لە کاریگەریەکانی یەکێکە لە کاریگەریەکانی تێکچوونی سووڕی مانگانە بۆ نمونە کەسێکت هەیە غودەی زۆر ئیشەکە یان بە پێچەوانەوە غودەکەی کەم ئیشەکات کە پێی ئەوترێت هۆرمۆنی سایرۆیدی کە ئەمە یەکێکە لەو شتانەی کە بۆ نمونە کاریگەریە بێ لەسەر سووڕی مانگانە یان هۆرمۆنی پرۆلاکتینۆ هۆرمۆنی شیر لەناو خەڵکا بە هۆرمۆنی شیر بەناوبانگە هۆرمۆنی شیریش بە هەمان شێوە یا ئەبێتە هۆی پچڕانی سووڕی مانگانە یا ئەبێ بە هۆی زۆرترکردنی ئەمە یەکێک یعنی لە خەلەلەکان هۆرمۆنە حاڵەتێکی ترمان هەیە لە ناو هێلکەدانەکانە ڕوئەیە کە پێی ئەوترێت فرەکیسی هێلکەدان واتە ئەم هێلکەدانە لە جیاتی ئەوەی مانگانە یەک هێلکە دروستکە و ئەم هێلکەیە ببێ بە سەبەبی سووڕی مانگانە یا ئەگەر لە کاتێکا کە زەواجی کردووە پیتێنرە ئەم هێلکەیە ببێ بە مناڵ ئەوە ناکا هێلکەدانەکە مجموعەیە کیس دروستەکە وردەکیس دروستەکە وەکو شانەی مرواری بە دوای یەکتریا و هیچیان ناتەقن یاخود ئەوتا لە کاتی جیاوازە ئەتەقێ نابێ بەهۆی سووڕی مانگانە بێتە خوارەوە ئەمە هۆکاری دووەم هۆکارێکی تر ئەوەیە کە هۆرمۆنێکی پێوترێ AMH ئەگەر ئەم هۆرمۆنە زۆر کەم بێ لە لەشە زۆر کەم بێ لە لەشە واتە لە خوار یەکەوە بێ ئەو خانمانی کە بتەمای دووگیانین ئەم هۆرمۆنە زۆر کاریگەری ئەبێ لە سەریان لەبەرەوەی ئەم
هۆرمۆنە ئەگەر زۆر کەم بێتەوە لە لەشە ناهێڵە ناوپۆشی ڕەحم ئەستور ببێ کەواژ نەبوو مناڵ خۆی ناگرێت لە ناوپۆشێکی تەنکە کەواتە بێ بە هۆکاری تێکچوونی سووری مانگانە. یەکێکی تر لە هۆکارەکانمان گرەی لیفیە کە پێی ئەوترێت گۆشتی زیایە ئێمە لە ئینگلیزیا پێوترە فایبرۆید لە کوردیا پێوترە گرەی لیمفی کە ئەمە لە ناوپۆشی مناڵانەکە یان لە دەرەوەی ناوپۆشی مناڵانەکە دروستە بێ ئەمەش هۆکارێکە بۆی کە ناهێڵە مناڵ دروست بێ یاخود ئەوە تا ئەبێت بەهۆی تێکچوونی سووری مانگانە بۆ نمونە نەخۆش هەیە کچە بەڵام گرەیەکی لیمفی زۆر گەورەی هەیە لە پشتی مناڵانەکەیەوە کە ئەمە وای لێکات نەخۆشەکە سووری مانگانەی بۆ نایە نەخۆشە یەک ساڵە نەکەوتۆ سووری مانگانەوە و تەمەنەکەشی ئێشتا یعنی لەو تەمەنایە کە سووری مانگانی بۆ بێ کەمترە لە 35 بۆ نمونەیە کەمترە لە 30 یا لە چن باشە دکتۆرە یەکێک لە بۆ ئەو هۆکارەکەی خۆتی بنێتێتەوە بەڵام زۆری و کەمی کێش هۆکارێکە بۆ تێکچوونی سووری مانگانە بە دڵنیاییەوە ئەمە یەکێکە لە هۆکارە فیسیۆلۆجیەکان کاتێک کە نەخۆشە کێشی زۆر ئەبێت لە ڕادە بە دەر واتە ئێمە حاڵەتێک شتێکمان هەیە بڵێن پێوترێ BMI واتە بەدی ماس ئیندێکس واتە چیەکەین باڵای ئەو کەسە لەگەڵ کێشی ئەو کەسە هەردووکی دەرهێنین بە معادلەیەکی بیرکاریە دەری ئەهێنین بۆ ماندەرەکەوێ ئەگەر لە سەر و 25ەوە بێ واتە ئەمە کێشی زیایە ئەگەر لە سەر و سیەوە بێ واتە قەڵەوە لە سەر و چلەوە واتە قەڵەوە لە ڕادە بە دەر نەخۆش هەیە لە سەر و بسیەوەیە یعنی زۆربەی ئەمە یەکێکە لە هۆکارەکان ئەوە باش بوو باسی ئەوت کرد هۆکارێکی تر ئەوەیە لە ئێستاە بڵین بۆ نمونە خەڵک زۆرتر هین بەکارێنێ دووکەڵ بۆ نمونە ئایا نێرگەلەیە جگەرەیە بە تایبەتی لە کچانازیای کردو کە ئەمە زۆر ینی بەداخەوە ئەو شتە لەم کۆمەلگای ئێمە کە زیای کردووە یاخود بەکارهێنانی ڤیپە کە ئەمانە یەکێکن لە هۆکارەکانی تێکچوونی سووری مانگانە ئەگەر ئەو بەکاری بێنێت کاریگەری هەیە ئەی ئەگەر ئەو بەکاری نهێنێ بەڵام کەسێک لە ماڵەکەیە بەکاری بێنێت ئەمان کاریگەری هەیە بەڵێ پێوترێت ئیندایرێکت دواتە ناڕاستەخۆ من ئێمە چەنەها نەخۆشمان هەیە بۆ نمونە خۆی نایخوات دایکێشێ بەڵام مێردەکەی ئیکێشێ پێ ئەڵە دکتۆرە لە ماڵەوە لە ناو سیارەیە لە چوونە دەرەوەیە لە هەموو کاتێکە ئایکێشی ئێوژە بێ بە کاریگەری ناڕاستە خۆی ئەبێ لەس وەک وایە خۆی بیکێشە پێوتر ئەکسمۆکر وەکو وایە نەخۆشەکە خۆی باشە بابێنەوە سەر ئەوەی کە سووری مانگانە لە نێوان کچێکدا یاخود لە نێوان خانمەکدا ئەگەر هاوسەرگیری کرد بێت جیاوازی هەیە هەندێک جار جیاوازی بەسەردادێت لە پێشتا سووری مانگانەکەی زۆر ئاسایی بووبێت بەڵام کاتێک کە هاوسەرگیری ئەکا سووری مانگانەکەی تێک بچێت بەڵێ جوابی ئەو پرسیارەت ئێمە بەس بێک دوو هۆکاری تر هەیە لەبەروی ئێستا لە ئێستا زۆر باوە ئەوی ژێکێکیان چیە سترێنوەز ئەکسەرسایزە نەخۆش هەیە کچە بۆ نمونە یا ژنە ئەچێتە قاعە ئەڵێ ئەمێ خۆم زەعیف بکەم بەڵام یا یاری ئاسنەکە یان ئەوە تا پرۆتین بەکارهێنێ کە ئەمانە هۆکاری بەردەوامی تێکچوونی سووری مانگانەیە باشە و تەمەنیش بەڕاستی نەخۆش هەیە بۆ نمونە تەمەنی لە ئەکستریمەکانەواتە لە 14 و 15 و 16 یاخود لە سەروتر لە تەمەنی 47 و 48 و 49 50 ئەمانە لەم تەمەنانەیە سووری مانگانە تێگەچێ و یەکێکی تر لە هۆکارە هەرە باوەکان کە خەڵک زۆر بەکاری ئەهێنێ چییە بۆ نمونە بەکارهێنانی حەبیمەنع بەکارهێنانی ڕێگاکانی ڕێگریکردنە لە دووگیان بوون کە ئەمە بەبەردەوامی لە بەرەوەی ئێمە ئەزانین حەبیمەنع بۆ نمونە نەخۆشەکەی تەیە ئەچێ بۆ عەمرە ئەچێ بۆ حەج ئەڵێ نامێ ئەو مانگە بۆ تێبکەون بێت حەبێکی بیتێ کە تێنەکە ئەمە لەوانەیە تێکی با پێی ئەڵێ بە نەخۆشەکە لەوانەیە تۆ لە ماوەی 3 بۆ 6 مانگە سووری مانگانەکە و ڕاست نەبێتەوە چاک نەبێتەوە وەکو پێشووتر یاخود بۆ نمونە مناڵێکی هەیە یان دوو مناڵی هەیە ئێوێ ڕێگری بکە لە مناڵبوون ئەوەتایە بڵێن لەو لەبدائەنێ کە لە وای پێ ئەوترێ واتە دەستگایەکە لە ناوپۆشی مناڵانە دانرێت کە ڕێگریەکە لە دووگیان بوون یان ئەوەتە حەبیمەنع بەکارهێنرێ حەبی ینی ڕێگریکردن لە دووگیان بوون بەکارهێنێ کامەش بە هەمان شێوە کاریگەریکی خراپێ بێ یان ئەو تا بەشێوەی دەرزی هەمانە کە بەکاری ئەهێنێ ئەمانە کاریگەریان ئەبێت لەسەر تێکچوونی سووری مانگانە دکتۆرە ڕێژیمی قورس کاریگەری هەیە بەتەکیدی پێوترێ ئەن باڵانسدایەت واتە تۆ نازانی چیە خۆی ڕێجیمێکی زۆر قورسەکە بۆ نمونە بەس چوریە خوا ئیتر نە کاربۆهیدرێت وەرەگرێ نە پرۆتین وەرەگرێ نە بۆ نمونە ڤیتامینات وەرەگرێ نە سەوزەوات وەرەگرێ ئەڵێ لەبەرەوەی من ڕێژیمەکەم بەس چوریە بەڵێ لەبەرەوەی تۆ ئەن باڵانسدایەتە ئێمە هەموو شتێکمان پێویستە بەس بە بڕێکی دیاریکراوە نەخۆش ئەبێ هەموو شتێک بخوات لەبەرەوەی خواردن خواوای دروست کردووە نابێت تۆ بۆ نمونە نەخۆشێ بەس کاربۆهیدرێتە خوا بەس نان و برنج و شەکر و شیرینیە خوا هیچی تر ناخوا کە پێی ئەڵێ یعنی ئەمە ئەن باڵانسدایەتە ناتوانێت لەبەرەوەی تۆ پرۆتینت پێویستە بۆ بنیاتنانی لەش کاربۆهیدرێتت پێویستە بۆ وزە چوریت پێویستە بۆ لەش
بەڵام هەمووی بەڕادەیەکی دیاریکراوە ڤیتامینات و میوە و سەوزەت پێویستە بەڕادەیەکی زۆر ئاو بە هەمان شێوە ئاو یەکێکە لە باشترین ئەو خواردنەوەی کە دانراوە بۆ ئینسان کە توانی ئیسفادەی لێ بکەیت بەڵام ئەن باڵانسدایە دواتە تۆ نەزانی چی ئەخۆی لە خۆتۆ ڕێجیمێ بکەیت بەبێ ڕێنمای بەبێ ئەوی بزانی لەشی تۆ چی ئەوێ و چۆن ئەتوانی تعامل لەگەڵ لەشی خۆتا بکەیت زۆر دڵنیاییەوە با پێچوانەی قسەکەی ڕەوەندە ئەو باسی لە ڕێجمکردن کرد لەوانەیە هەندێک کەس بێوێ کێشی لە ژیان زیاد بکەن و هەندێک جار لەوانەیە ئەمەلای خانمان ڕاستتر بێت لەوەی کە کۆمەڵە دەرمانێک بەکارێنن بۆ زیادکردنی کێشیان ئەمەش کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە سووری مانگانەکەی تێک بچێت بە دڵنیاییەوە ئەیبێت لەبەرەوەی کاریگەری ئەو دەرمانە کەس نازانێت لە ناو لەشی تۆیا چی ئەکات و لە 100% هەم حەبی دابزاندنی کێش و هەم حەبی سەرخستنی کێش هەردووکی کاریگەری زۆر ینی ناخۆشی ئەبێت لەسەر تێکچوونی سووری مانگانە ببوورە پرسیارێکی کرد پێشتر بیکەیتەوە بۆی خاتونێک پێش هاوسەرگیری و هاوسەرگیری بەڵێ بە دڵنیاییەوە کچ لەبەرەوەی زەواجی نەکردووە ئەگەر خۆی بڵین سووری مانگانەکەی ڕێک بێ چەنەها جارێتە بەرگۆمان ئێمە نەخۆشمان هەیە بە بەردەوامی ڕۆژانەیە دەڵێ دکتۆرە من دوای زەواج وام لێ هاتووە دوای زەواج بۆ نمونە سووری مانگانەکەم کەمتر بۆتەوە بە دڵنیاییەوە ئەو پرۆسێسە طبعاً کە پرۆسەیەکی فیزیاییە فیسیۆلۆژیە کە لە لەشی هەموو خانمێکا ڕۆئەیە لەوانەیە تا ڕادەیەک کاریگەری هەبێ بەڵام ئەگەر نۆرمال بێ یعنی بۆ نمونە خۆی پێش زەواج 5 ڕۆژ شتایە بۆ ئێستا بۆ بە 4 ڕۆژ هەمە شتێکی ئاساییە بەس نەک ئەوەی کە تێکچێت یعنی ئەو شتانەی کە باسمان کرد کە پێی ئەوترێت تێکچوونی سووری مانگانە ئاواهینە بەزەوەی هەرخۆی یعنی طبیعەتی بڵێن سووری مانگانەکەی ئەڕواتە سەر شتێکی باشە دکتۆرە لە چ کاتێکە مەترسیدارە ئەم خانمە پێویستی بەوە هەیە سەردانی پزیشک بکات کاتێک پێویستە کاتێککە ئەو خانمە هەستی کرد سووری مانگانەکەی نائاساییە ئەوانەی کە باسمان کرد بۆ نمونە خانمێک تەکەیوسی هەیە ئایا زەواجی کردو یانەی کردو کێشە نیە چونکە گەر زەواجی نەکرد بێ سووری مانگانەکانی تێگەچێ ئەگەر کردبێتی مناڵی نابێ باشە ئەمە لەم کاتەیە لە 100% پێویستە هەر خەلەلێک لەوانەی کە باسمان کرد بۆ نمونە دۆزیەوە لە خۆیە ئەم خانمە هەستی کرد بە تێکچوونێک لە سووری مانگانەکە پێویستە سەردانی پزیشکە بۆ دڵنیابوونەوە هەنێ جار بەس بڵێن چوونە لای پزیشک بۆ دڵنیاکردنەوە لە حاڵەتەکە یەکێکی تر لە هەرشتە مهمەکان کە لەم ڕۆژانەیە زۆر باوێتی ویژە قەلەقی و سترێسە قەلەقی و سترێس زۆر ئەبێ بە هۆکاری تێکچوونی سووری مانگانە یان نەخەوتن کە ئێستا دکتۆر هەر کەسێک جووی لێمان بێڵە جا چی قەلەق نییە چێ سترێس نییە قسەکەی تۆ زۆر تەواوە بەڵام تۆ ئەبێ هۆکاری قەلەقی و سترێسی بەردەوام لە ژیان تا کەم بکەیتەوە بەچی کەمێکیتەوە بۆ نمونە یەکێکیت ئیشت زۆرە دەوامت زۆرە مەسئولیاتت زۆرە بەڵامە بێ کاتێ تەرخانکەی بۆ خۆت لە ڕۆژەکە نیو سەعاتێ یا بە پێ بڕۆی یا مەلە بکەی بۆ نمونە یان ئەوە تا ئەکسەرسایز واتە یۆگا یان شتێکی بەسیط لە قاعە بەڵام یعنی شتی کەم چکە ڕاهێنانی قاعە بڵین 3-4 بەشی هەیە تێگی بەشێکی کەم بۆ نمونە تەنها ڕۆشتن یا تەنها سایکلین واتە بایسکل ئەمە ئەبێ بۆ خۆتی تەرخانکەی بۆی بتوانی لەگەڵ حیاتە بژیت بڕۆیت یعنی تێگەی قسەکەی تۆ زۆر تەواو بەڵام قەلەقیەکی بەردەوام ئێستا من نەخۆشمان هەیە بۆ نمونە 11 ساڵ مناڵی نەبووە ئەڵێ هەموو مانگە چاوەڕێ ئەوە مێلکە دابەزێ هەموو مانگە چاوەڕێ ئەوەیە کە سکە هەموو مانگە چاوەڕێ ئەوەیە کە پیتاندن ڕووبە هەموو مانگە چاوەڕێ ئەوەیە کە مناڵ ئەوەنە دوودڵە ئەمە هەر خۆی ئەم سترێسی بۆ کەم کەرەوە ئەبێت چۆنە بەجددی پێتانەڵم یەکێک لە بڵین مۆزوع مهمەکان ئەوەیە کە قسەکردنە بۆ نەخۆش واتە ئاخافتن لەگەڵ نەخۆشە یاخود ئەوە تا دکتۆرێکی بڵین خۆی بێ یان ئەو تا دکتۆرێکی دەرونی بە پسپۆرێکی دەرونی یان شارەزایەکی بواری دەرونی کە بتوانێت ئەمە چۆنە ئەم حاڵەتە چکە نەخۆشمان هەیە لە ڕادە بە دەرقەلەقە هەموو کەس قەلەقە بەڵام ئیتر بە حەدی خۆی وابێ کار نەکاتە سەرژیانی ڕۆژانی ئەو کەسە زۆر باشە بۆ خانمانەی کە سووری مانگانیان تێکچۆ چارەسەرەکانی چین بەپی هۆکارەکەیەتی بۆ نمونە نەخۆشێکی تێ تەکەیوسی هەیە پێویستی بەوەیە عیلاجی بدرێتێ پێویستی بەوەیە بڵین بۆ نمونە دەرمانێکی ئەینێ بە دژی
ئەو حاڵەتە ئیشکات کە دەرمانی ئینۆستۆڵە کە کاتێککە بڵێن بچی ئازانی خانمێک کە کیسیلکەدانی هەیە LHەکەی زۆر بەرزە بێتەوە FSHەکەی داوازێ و بە سۆنەر و بە مجموعەیە نیشانە کە لە خانمەکە هەیە دەرمانێکی تێ لە دژی ئەو ئیشکە خانمێکت هەیە گرەیەکی لیمفی هەیە بۆ نمونە ئەوە بێلا ببرێ ئەوانە بە نەشتەرگەری لا ئەبرێ گری لیمفی زۆربەی حاڵەتەکان تەنها پێویستی بە بڵین لە کات لە ئاستی قسەکردن لەگەڵ نەخۆشە لە ئاستی دڵنیاکردنەوەی نەخۆش ئیش ئەکات بۆ نمونە نەخۆشێکت تێ ئەڵە من دکتۆرە بە شەو ناخۆمە تا ساعت 4 بەیانی بە دیار شاشەیەکەوە دانیشێ شاشەیەکی زیرەک ئەمە بەس ئەم هۆکارە لابە لە سا هەفتەی شەکەتە گۆڕێ بەس وای لێ بکە بۆ نمونە سەعات 11 بخەوێ پێش 11 بخەوێ وە شاشە بەکارنێنێ بە شەو بۆ لەبەرەوەی ئێمە شتێکمان هەیە پێوترە بایۆلۆجیکەڵ کلۆک واتە سەعاتی مێشک ساعتی تۆنا ساعتی مێشک دکتۆرەکەواتە ئەو مۆبایلی ئێمە شەوان بەکاری هێنین هەر کەسێک بە قوڕان و بەکچانی شەو کاریگەری لەسەر تەواوی ژیانمان هەیە لە سەتاسەد لەبەرەوەی ئێستا ئێمە طبعاً لەبەرەوەی مۆبایل دوای 2000 هاتوۆتە وڵاتی ئێمە و کۆمەڵگەی ئێمەوە با جیلەکانی ترمان دەرچێ اینجا ئەزانین چەندێک ئەم شاشە زیرەکانە بەگشتی هەمووی بە مۆبایلتەوە بە ئایپادەوە بە لاپتۆپ بە هەموویەوە چەندێک ئەم شاشە زیرەکانە کاریگەریە بێ لەسەر ژیانمان وە خواردنی ناتەندروست کە ئەمە فاست فود کە لەبەرەوەی زۆربەی هەمومان نەزانین کۆمەڵگایەکە بەس حەزی لەشتی حازر و بەردەست و خێرا و هیلاک نەبێ پێوەی و یعنی ئەو کەسانەی تەنانەت دایکیش ئێستا گیری خواردە بەدەست ئێمە چەندها کچی تین ئەیجبان هەیە تین ئەیج واتە ئیتر لە 13 و تقریبا تا 19 ئەلەو بینەیە ئەڵێت خواردنی بۆ حازرەکەم بەس ئیلا هەر داوای دلیڤەریەکە داوای فاست فودەکە فاست فود هەر هەمووی بەشێکی زۆری خۆ ئەوە نییە هیچ کەس نەیخوارد لە ژیانیا بەڵام نەکرێ بە شتێکی ڕۆتینی ژیان بەڕێژێکی کەمتر بەڵێ لەبەری فاست فود ڕێژێکی زۆر باش چۆریتە کاربۆهیدریتی زۆرە هەموو کاربۆهیدریتێکیش کە زیاد بوو لە لەشی ئەو کەسە ئەگەر بجوڵە لەگەڵی ئاساییە بۆ نمونە ئەگەر بیخوات و نیو سەعات تەمرینکە یا سەعاتە تەمرینکە ئاساییە بەڵام تۆ ئەی خۆیت و تردا ئەنیشیت هیچ ناکە بە دیار شاشەیەکەوە 3 سەعات 4 سەعات 6 سەعات 12 سەعات ئەمە هەر هەمووی کۆ بێتەوە لەسەر یەکتری تەبەقە بێ بە چۆری و ئیتر هیچ من نەخۆشم هەیە 13 ساڵە 14 ساڵە بۆ نمونە نیماوە سووری مانگانی نەماوە یەک سەبەبیشی هەیە بەس قەڵەویە زۆر لە ڕادە بە دەرقەڵەوە و ناجوڵە هیچ و هیچ استجابەی دەستۆرە بوونی خوێنی زۆر یان بوونی کڵۆ لە خوێنە کاری مەترسی هەیە بوونی خوێنی زۆر مەبەستت یعنی ئەگەر هات و ڕۆژەکانی زۆربێ یان بڵێن خوێنێکی بڕێکی زۆری هەبێ بڕێکی زۆر خوێنی هەبێت یان جۆری خوێنەکە خەست بێت یان هەندێک جار کڵۆ هەبێت لە خوێنەکەیە بڵێ ئەمانە باشترە سەردانی پزیشکی بسپۆر بکرێت و بۆ دیاریکردنی حاڵەتەکە لەوانەیە حاڵەتێکی تیابێ کڵۆی بچووکی کێشەمان نییە بەس کڵۆی زۆر گەورە بڵێ لە 100 کێشەیە و مەترسیدارە وەبوونی خوێنی زۆر بە هەردوو شێوەکە بڕێکی زۆر بۆ نمونە نەخۆش هەیە دوای 3 ڕۆژی ترەکەوێتە سەر ئەرس لەبەرەوەی هێزی تیانامێنێ بەڵێ ئەگەر لەبەرەوەی خۆی هەشتا ملە بە هەموو سووری مانگانەی ئافرەتێکی ئاسایی خانمێکی ئاسایی هەشتا مل واتە کەمترە لە 100 مل خوێن هەموو ئەو خوێنێکی ئەیبینێ لە ڕۆژەکەیە بەڵام لەم بڕە زیاتر بوو بە چیا بزانێ بە گۆڕینی پادەکانیان تەبان لەبەری تۆ بێت لە بەلانی کەمەوە لە ڕۆژێکا 6 بۆ 8 دانە بگۆڕێ بەزەگەر خانمێکی هەبێ پێ و بڵێ هیچ فریان ناکەو 10 جاریش 15 جاری جێ گۆڕم هەر وەکو خۆمم ئەوە یعنی کەواتە بڕەکەی زۆرە یاخود ڕۆژەکانی ئەگەر زۆر بێ ئەوەی کە باسمان کردمان لە حەو ڕۆژەکە تێپەڕکە هێمە تا حوت بەلامانەوە ئاسایە لە هەشتی شاتۆزێک لەسەر ئەوەستی 1-2 مانگێک مەجاالینێ بەس ئەگەر زۆر بڕوە خانمێکێ بۆن من لە مایکە 15 ڕۆژ خوێنیە ئەمە زۆرە بەڵێ لەو کاتانەیە بە سەر خواردنی شیرین لە کاتی سوڕی مانگانەیە سود بەخشیان زیان بەخشە شتێکی وامانێ ئێمە هیچ بەحسێکی علمی بەڵام لە ناو خانمانە زۆر باوە ئەوە لەو کاتی ئاڵە شیرینی بخۆ خورما بخۆ هیچ شتێکی بەحسێکی علمیمان نییە بە تەنها لە کاتی مناڵبوونا ئەویش بە نەخۆشەڵێن لە کاتی مناڵبوونا کە ئەکێتە سەر مناڵبوونی ڕاستی و ژانی زۆر بۆیە لەو کاتەیە توانێ خورما بخوا وەکوتر لە کاتی سووری مانگانەیە هیچ بەحسێکی علمیمان نییە بسەلمێنێ دەستخۆش دکتۆرە سوپاس بۆ تۆ ئامادەکردنت بەڵام لە کۆتاییە سەرێکی ئەو کامێرای بکەیت ڕێنمایەکی گشتیمان بیتێ بۆ خانمان تایبەت بە سووری مانگانە تایبەت بە دواکەوتنی سووری مانگانە و تێکچوونی کاتەکانی و چۆن ئازاری سووری مانگانە کەم بکرێتەوە بەڵام لێ خولەکە فەرم بۆ کامێرە کەسەکە
چۆن ئازاری سووری ماگانە کەم کرێتەوە گەر ئازارەکە کەم بێ ینی بتوانێت ئەو کەسە تەحملی بکە ئەتوانین پاراستۆڵ یان پرۆفین بەکاربێنێ بەڵام ئەو مادانەی کە وەکو کۆداین و وەکو مادە بەقوتەکان ئەوانە هەتاوەکو بەکارنێنرێ باشترەوە بەبێ ینی زانیاری وەرگرتن لە پزیشکی پسپۆر بەکارنەهێنرێ باشترە و ڕێنماییم بۆ هەموو خانمێک ئەوەیە ئاگاداری سووری ماگانەکە دەبات چونکە سوورێکی ماگانی تەندروست دواتە ژیانێکی تەندروست و دواکەوتنی نیشانەی هۆکارێکە کە پێویستە بە داداچنی بۆ بکرێت و سەردانی پزیشکی پسپۆر بکات. دووبارە سپاس بۆ ئامادەبوونە. زۆر سپاس بۆ ئێوە و سپاس بۆ میوانداریە.